ناکۆکی نێوان گۆڕان و پارتی هێشتا بەردەوامە و کۆبوونەوە هەوڵە نێوەنگیرەکانیش تا ئێستا هیچی لە دۆخەکە نەگۆڕیوە. هەفتەی ڕابردوو لە پاڵ هەوڵە ناوخۆیەکاندا کۆنسوڵخانەکانی وڵاتانی دەرەوەش لە هەولێر زنجیرەیە کۆبوونیان لەگەڵ لایەنە سیاسەکانی هەرێمدا ساز کرد، بەڵام ئەوانیش هیچیان لێ سەوز نەبوو. بۆ هەمان پرس یەکێتی لەگەڵ گۆڕان و کۆمەڵ و یەگرتو بەجیا کۆبەوە و بڕیارە لەگەڵ پارتیش بە سێ پێشنیازەوە کۆبێتەوە. ئامانجیش لەو زنجیرە کۆبوونەوەیە کۆکردنەوەی هەر پێنج لایەنەکەیە لەسەر مێزی گفتوگۆ. بە ئەرکی سەرشانی خۆمان زانیوە کە بۆ ئەم چەک بەستنە لە هەرێمی کوردستانە هەنگاو بنین لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکانە، لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان، گۆڕان، کۆمەڵ، یەکگرتوو لایەنەکانی کەش بە مەبەستی چارەسەرکردنی کێشەکانمان، قەیرانەکانمان. دیالۆگ باشترین ڕێگەیە، باشترین چارەسەرە کە باس لە هەموو قەیرانەکان و کێشەکان بکەین و هەنگاوی بۆ بنین. پارتی پێشتر ڕایگەیان ئامادەی کۆبوونەوەن، بەڵام بەبێ مەرجی پێشوەخت. گۆڕانیش هەتا ئێستا سوورە لەسەر گەڕانەوەی دۆخی هەرێم بۆ پێش 12 دە و دەڵێن ئەوەی هەیەە مەرج نییە، بەڵکو چاکردنەوەی دۆخەکەیە لە پێناو زەمینە سازکردن بۆ کۆبوونەوە. ئێمە لەگەڵ بە گفتوگۆ چارەسەری هەموو شێشەکانین، بەڵام ئێمە پێمان وایە پارتی دیموکراتی کوردستان هەلومەرجێکی وای هێناوەتە کایەوە بە ڕێگرتن لە سەرۆکی پەرلەمان و دەرکردنی وەزیرەکانمان دەبێت ئەم بارودۆخە وەکو پێشووی لێ بکرێتەوە پێش 12 بۆ ئەوەی زەمینە سازی بکرێت بۆ دانیشتن و گفتوگۆ لەسەر چارەسەری هەموو قەیرانەکانی کوردستان. ئەگەرچی هەوڵی هەموو لایەنەکان هەتا ئێستا نەگەیشتوتە ئەوەی جارێکی تر کورسی مێزی گفتوگۆکان پڕ بکاتەوە، بەڵام یەکگرتووی ئیسلامی ئومێدێکی هەیە و بە دووری نازانێت لەم هەفتەیەدا گۆڕانکاریێک لە دۆخەکەدا ڕووبدات. چاوەڕێکرێت لەم هەفتەیە ئینشاءڵڵا ئینفراجێک بدۆزرێتەوە کە ئەم بارودۆخی ئێستا هەیە و هەروەها وەستانی پەرلەمان و حکوومەت و هەموو ئەوانە کۆتایی پێ بهێنرێ و دەرچەیەک بدۆزینەوە بۆی ئەم بارودۆخە بەم شێوەیە بەردەوام نەبێت. ئەگەرچی کۆنسۆلی وڵاتان لە کۆبوونەوەکانیاندا لەگەڵ لایەنەکانی هەرێم بە ئاشکرا پیان وتبوون ناکۆکیەکان زیان بە هەرێم دەگەێنێت، بەڵام تا ئێستا هەموو هەوڵەکان لە ڕاوەستاندنی شەڕی ڕاگەاندن زیاتر هیچ بەرهەمێکی نەبووە و هەمووانیش بە هەمان شێوەی ڕابردوو سوورن لەسەر ڕای خۆیان. هیچ گۆڕانکاریەک نییە، یعنی غیری ئەوەی کە ئەو حاڵەتی ڕاگەاندنە لە نێوان لایەنە سیاسەکانە تا ڕادەیەک ڕاگیراوە، ئەگەرنا هیچ تا ئێستا هیچ زەمینە سازیەک نییە، یعنی بۆ گفتوگۆش. نوێترین هەوڵ بۆ گەڕانەوەی لایەنەکان بۆ سەرمێزی گفتوگۆ هەوڵەکەی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە ئەویش تا ئێستا نازانرێت ئەنجامی چی دەبێت و چی لێ دەکەوێتەوە. هەموو ئەو هەوڵانەی بۆ نێوانگیری نێوان گۆڕان و پارتی دران تەنها وەستاندنی شەڕی ڕاگەاندنی نێوان ئەو دوو لایەنەی لێسەوز بووە. ئاخۆ ئەو هەوڵەی ئێستا یەکێتی دەستی داوەتێ هیچ لە دۆخەکە دەگۆڕێت یان بارگرشتەکان هەر بەردەوامی دەبێت. هاوکاریاسین NRT سلێمانی.